دەم بە سلااو ڕێسەوان هێژدا ئەم دیسانتێن پێشبریاوە بۆی بەرنمەیەکی دنن لەسەر پێواژەیەکی پێواژەیەکی نو ئەو پڕ گرنگە ئەس باوەڕم گەلک ژووە تێبیراوە لە چاردێهێ مەها دەربازبووی مەهانە مەها سپتەمبەرێدا من لەوردا ڤیددیوەک پرۆگرامێکی زیندی وەشاند و دەوردا من بەحسا پێواژەیەکی نو کرد من گوت تەلەکۆنفرانسەک یعنی دوو تەلەکۆنفرانس حتا یەک دەناوبەرە ئیمرالی و هەندی لێدا چێبووە دوو دەناوبەرە ئیمرالی و هێزن سووریای دیموکراتیکدا چێبووە لەناو هەردوو تەلەکۆنفرانسیشدا کۆنفرانسانژیدا هەنێکی کێشمەکێژی دەرکەتنە لێ زێدە نەبوونە ینی پرانیەن و لەور ئامادە بوونە گۆداریکردن و ئەو چەند ڕۆژ لەسەر دەرباز بوون یانی زێنتر ژە 20 ڕۆژان نەوسا نەها هەردوو ئالی ئیرۆ اعتراف پێ دەکەن یانی دۆ ئەردۆغان ئاخفت و بەحساوەیەکێ کرد و دەولەت باخچەری چەند ڕۆژ بەریانەها لە یەکی vێمەهێ یعنی 10 ڕۆژ بەریانەها ڕۆژاک و پەرلەمانتۆیا کوردستانی پەرلەمانتۆیا ببوورین تورکیایفە بوو و دەوردا دەولەت باخچەری چوو دەستێ ئەندامێن دەم پارتیە سەرۆکی فراکسیۆن و هەنێک هەواڵێن دەردۆریوی و تۆقە بە هەفتوراکردن نەوسا پشتڕاژی داخیانیەکدا گۆ ئەو دەست گەرەک قیمەتێ vê destê bizane bin ku min dayەوە و پشتی ئەردۆغانژی لە ڕۆژێن دەربازبووی لە داخیانیدان گوت ئەو نەتەنێ دەستێ دەولەت باخچەریە ئەو دەست و دەستێک و درێژکری دەستێک و درێژکری تۆقە بکە نەتەنێ یا دەولەت باخچەریە یە ئیتیفاق و هاوپەیمانیە جمهورە یعنی یا ئاکەپێژی دەوێ دەمێدا و دی ئیرۆژی بەخوا ئالیگرێن تەلەڤیزیۆن و کەناڵێن ئالیگرێن پارتیا کارکردی کوردستانی ئاژی بزاوە باکووریە گرێدایی و نێزی پەکەکێ نێزی خەتا ئۆجلان ئەو بەخۆ ئەو یەک پشتڕاستکردن و پێواژەیەک بەلێ دەست پێکردە لێ دەمەها چاردێ و شونڤە هون دەزانن چ قاسی خەبەر و دژون ژمڕاهاتن ژعالیە پارتیزانên بێسەروبەر و ئەحمەق پارتیزانên ku بەڕاستیژی یعنی بە ئاڤایەکی پڕ جاهیلانە پارتیزانیە دەکەن هەنەکان لێ بنەڕن ئەو پرۆگرامکەنگی من چێ کرد کە لێ بنەڕن بخوا ئەو پرۆگراممە هونەها دەبینن نەوسە ئەو پرۆگرامی من بوو کو من وێ دەمێ چێکرد لە تاریخایی بنەڕن چاردەیە مەها چووی مەها نەهما سپتەمبەر بوو هون هون دیسە دەکارن تەماشاکەن هەواڵێک و نەدیتنە لە وردا هەزاریە کفر و جون و سخێف ژمڕە هاتن داین یەکی گۆت ئەتاو ئاگاهیژ قڕوجیان گرتیا یەکی گۆت ئەو ئاگاهیژ ئاکەپێ گرتیا ئێدنێ گۆنا ئەو ئاگاهی ژمی تێگرتنە یەک و هەری باش هەری باش بوو دلێوی بە مشاوتی گۆنا ئەو ئاگاهی وەژ قەدەپێ یعنی پەدەکێ پارتی دیموکراتی کوردستانی عراق و ژوان گرتیا ئێنەها دەرکەت ئەو ئاگاهی ڕاستە یعنی نزانم یەک و ئەو سخیفکردن من نەها چ دەبێژن یعنی بەڕاستی ئەو لە خۆڤە دەگەڕێن ئانژی نا مینە گەمژەیان مینە ئەحمەقان لەسەر پارتیزان بوونە خۆ بەردەوام دەکەن ئەس هێویدارم هون بەردەوام بن لەسەر پارتیزانیە پارتیزانی بوون نعیبە لێ پارتیزانی بوون بە ئاڤایەکی جاهیلانە و نەزانانە پڕعیبە یعنی گوتنێن و هون دەبێژن نەڕاستن پارتی پڕ شەفافن لە ڕۆژهەڵاتە ناوین تشتێک و پارتی ببێژە ڕاستە پارتی نەبێژە نەڕاستە نەوسایە پارتی نەشەفافن لە ڕۆژهەڵاتە ناوین پارتیان ڕۆژهەڵاتە ناوین تشتە نابێژن پارتیان ڕۆژهەڵاتە ناوین هێژمارە شەهیدی خۆشی نزانن پارتیان ڕۆژهەڵاتە ناوین گەریژار هێژمارە ئەندامی خۆشی نزان پارتیان ڕۆژهەڵاتە ناوین گەریژار دۆست و دوژمنی خۆ تەبلی هەفتوو دەکەن پارتیان ڕۆژهەڵاتە ناوین ئەدەبیاتێکیان تەنێ پرۆپاغەندە و حەماسەتە پارتیان ڕۆژهەڵاتە ناوین قیمەتە ئینسانان تەنێ وێ دەمێ دەزانن و مرۆڤ ژوانڕە پرۆپاگەندە بکە و ژوانڕە لە چ بکەم بخە گاواک و ڕەخنەگرت گاواک و پرسیار کرد گاواک و گومان کرد ئەو دەبا کەسێکی ئەژدێها لە جەموان نابە دۆست نابە وڵات پارێز وڵات پارێزی ئەوە ئەو کەسە تەنێک و گۆداری پارتیە بکە تشتێکی پۆپیلیستە کام وەر سەر مژارێ مژار ئەوە ئیدی ئەفنەها ئەو یەک عالی بوو یەک و پێواژەیەکی و دەست پێ دکا لە دەناوبەرە حرەکەتە کوردی و دەولەتە تورکیای بێگومان دەولەت وەیەکی ئەو دیکە بەرێژی دەولەت کرد نەهاژی دەولەت ئەو دیکە یعنی لە جەمن دەولەت جودای و حکوومەت جودایە لێ حکوومەت توجاران لە تورکیا نەکارن بەسەری خۆ بڕیاران بدەن ئێک و بڕیاران دەدای دەولەتە ئەگەر کو لە دەرەوەی دەولەت لە دەرەوەی خەتێ سۆری یا دەولەتێژی بڕیار بێندایەن
ئەو حکوومەت لە یەکدوو تێ هەڵوەشاندن حتا دەربە لەسەر تێکردن گەرەک ئەو یەک بێدیتن بەڕاستیژی لۆ ماژی ئەو پێواژەیەکە ژە عالی دەولەت تێوە دەست پێدەکا بێگومان پێنگاوێکی نو پێواژەیەکی نو لە جیهانێ بەڕێوەیە هەڵبژارتن لە ئەمریکا تێن ئەنجام داین گەلو کامێلا هاریس بەڕاستیژی تێ سەردەسەڵاتداریە ئەنا هەگەر و کامێلا هاریس بێ سەردەسەڵاتداریە نەتەنێ تورکیا گەرەک دەوێ گەلک وڵاتێندنێ ئامادەکاریە خۆ بکەن بەڕاستیژ بووی کامێلا هاریس بووی کامێلا هاریس وەک دۆناڵد ترامپ گوت نە کۆمۆنیستە لێ بەڕاستیژی کەسێکی چەپگرە یعنی لە گۆڕی سەرۆکن بەرێن یێ ئەمریکایە ژە هەمیان ئالیەوی چەپگەرتی لە پێشە یعنی ئەکسەنتێنوی دیموکراسی ئەکسەنتێنوی مافێ مرۆڤان ئەکسەنتێنوی مافێ ژنان و ئەکسەنتێوی دژی تۆتالیتاریزمێ ئەکسەنتێنویش بۆی هەڵبژاردنێ ئەکسەنتێنویش بۆی شەفافیەتێ دێ بکەون پێش ئەو یەک یادنێ پێواژەیەکی دن لە جیهانێ بەڕێوێ دەستێبەرە شەڕێ كول دنابرا إسرائيل وحماس إسرائيل وحزب الله إسرائيل وإيران إسرائيل وبروكسيان بريفة دچه أوجي أوا كو نهاو شنوا حركتين تشكداريين نا دولتي جرك ورن أستنكر شو لا أوروبا 20 سال بريانها هناك حركات مابون كوك أو جكوك وقلاندن يعني اتفاق بيراكرن أنجي ولاتين كو ريك بيشياون فديكر بوان ولاتان را اتفاق كرن داكو حركتين تشكداري اكتورين تشكداريين نا دولتي نون ستيت اكتور قالك جهولي راببن او حركتين ايرا وباسكو وانا ويدمي جهولي رابو نوصل اوروبا انها لرسالاتنا فيجي تشتكي وسابر ريفي چون جبويكو حركتين تشكداريين نا دولتي هبن براسي بلايا اگر او دوستي تجيبن ديسا بلايا مينك جورابن بيجو چند سالن امريكي بقيزن سوريا ديمقراطيك را پەیمان چێکردنە ئیمزا بەوەڕاکردنە کو زارۆکان تەڤلی حرەکەتی نەکەن لێنەهاژی کێم بەژی گازنج هەنە و هێژی زارۆک تێن تەڤلیکردن نەوسا ئەو مەسەلێکە ئەو تێچواتایە هێزێن ئاکتۆرێن چەکداریەن نادەولەتی پابەندی اتفاقا نابن تو نەکاری وانە ملزم بکەی پابند بکەی بە ئیتیفاقان ڕا لۆماژی ئەو حرەکەت دەمێ پێشدا لەسەر ئاسایشێ لەسەر کۆریدۆرێن ئێکۆنۆمی لەسەر هەنێک مژارێن دنێدا دبن ئاستنگ تو بخوازی نەخوازی دبن ئاستنگ ئەو ji بۆی هەر حرەکەتێکی وسا و هەگەر تو لێ بنەرێ حرەکەتا حەماس چ کرد چ کریزێک دەرخست ئۆرتێ لە هەفتەی ئۆکتۆبەردا مەدید حیزب الله چ دیکە لە لوبنانێ قالوا حزب الله إذن حكومة لبنانستانديا نخير قالوا حزب الله إذن خلق لبنانستانديا كو شر إسرائيلي بكا نخير ليش شرط كالا ورد منه قالوا بكاكي إذن حكومة عريمة كردستان استانديا كل كردستان عراقي ب نخير لهجي لورا تودكاري اتفاقي بكي بيرابكي تودكاري اتفاق بيرابكي امزايك اشترا دكا لدم بيش لي خدي دردكا ولي خدي درناكا او تشتكي دنيا مثلا بريا چند سالان ريخستنا دژایەتیکردنا ماینان لە هەفکردنەك چێکرد بە پەکێکێرا ئەس باوەڕم باوز ئەردال وێ دەمێ ئەو ئیتیفاق ئیمزا کرد کو پەکەکە نەهاوشونڤ ماینان دینەنە لێ پەکەکە هێژی ماینان داتینێ بەلێ داتینێ شبووی کو دەناوە شەردایە شبووی کو وڵاتێک نینە کو تو بکاری وی ملزم بکەی وی پابند بکەی بە ئیتیفاقێکرا چۆ پابند دەکەی ئەمبارگۆی دەخەی سەرێش خۆ ئەمبارگۆ لەسەرە خۆ دە لیستە تیرۆریدایە چ پێ دەکەی یانی تو نەکاری تشتێکی پێ بکەی یانی لۆ ماژی کۆنسپتێکی وسە لە جیهانێ هەیە کو دەدەمێ پێشدا هەگەر کو ئەو پرزگرێکە کوونەها هەی دەناوبەرە حیزب الله ئیران حەماس و ئیسرائیلێدا هەگەر کو ئەو پرزگرێک بن چارەسەرکردن احتیمالە ئەو فاکتۆرن چەکداری ژهۆلی ڕابن ئەوژی مەسەلەیە دووەمی مسألة سيمينجي شر إسرائيلي إسرائيل وفلسطين ما بحث كردي ساد السبرة ذي شريدة مروف ليدنري دي سانجي كونسبتكي نو له ليدايا كو جرك لا روشلاتا نافيندا هناك هاوسنجي كو هنا أو هاوسنجي غورتن بدوندا بيتشكر قالوا دنافا فان هاوسنجيان دا رولا إيراني رولا تركيا چیە ئەم گرێک وێگە باش فام بکەن و باش شڕۆڤە بکەن ڕۆڵە ئیرانێ گرێدایە دوو تشتانە یعنی هەگەرکو ئیران هەگەرکو کامێلا هاریس بێ سەردەسەڵاتداریە و هەگەرکو ئیران دەژن شۆڕشێ بەردێ ببێ دەوڵەتە ئیران ji بۆی کوونەها دەوڵەتە ئیرانی نینە دەناوە دەوڵەتە ئیرانیدا شۆڕشە ئیسلامیە ئیرانیە شۆڕشە ئیسلامیە ئیران یانی چە یعنی لە ڕێکە پرۆکسیان دژمناتیکردنە ئیسرائیل و لە ڕێکە بناوی دژمناتیکردنە ئیسرائیل دژمناتیکردنە ئەمریکای
نوسا هەگەرکو ئەو شۆڕش بەداوی ببێ کو لینگێوی شکەناندنە لینگێوی یا حوسیان پرزعیفکردن شکەناندن حیزب الله بێسەریکردن و تەنێ دەناوە داقەیەکی دادەڕێکا تەقینا پەیجەر و بێتێلان 5,000 کەسێوی کۆر و سەقەت و بێدەست و بێچاوکردن و هەشت سەرۆکێنوانی هەری مەزن کو یعنی مینا سەرۆکێن ڕۆژهەڵاتە ناوین دەهاتن ناسان حەسەن نەسڕڵڵا ئینسانێکی کێم نینە حەسەن نەسڕڵڵا نەهێلا سووریا بکەوێت سووریا سی وڵات و سیچل هێزن ئیسلامیان تندهاژۆ هاویتن سەر سووریایە لێ یەک و نەیە لە سووریا بکەوێت دەوارێ مەیدانیدا شەڕ کرد حەسەن نەسڕڵڵا نەکێمە یانی حەسەن نەسڕڵڵا نەکێمە حەسەن کەسێکی کو حتانەها دوو جاران ئیسرائیل دەناوە عەردێ لوبنانێ دەرخستیان کەسێکە کو حتانەها توجارێکی کو ئیسرائیل لە هەمبەری وی شەڕ کردبێ دە شەڕێ پیادەدا ئیسرائیل شکستیە ئیرۆ حەسەن نەسڕڵڵا و هەشت هاڤاڵێنوی هاتنە کوشتن بێسەری کردنە یادنێ خەتە فیزیکی دەناوبەرە ئیران و لوبنانێدا لە بن کۆنتڕۆلێدا و هەر باڵ هەرگرێک کامیۆنێک سلاحان لە ئیرانی بشینە سووریای لەوە بشینە لوبنانش بۆ حیزب الله ئەو تێ ئارمانج کرد و ئیسرائیل دەویوارێدا پڕ خورتا حەماس ژخوا دەهۆلێدا یعنی چ قاسی مایە بە قاسی و هەمی نهات بە کۆنتڕۆلکردنجی یعنی ئیمکانێوی کوچالاکیان مەزن بکانینە دەبە کوچارەکێکی بکات تانکێکی بتەقینێ دەبە و کەمینێکی بۆ سەیەکی پسوویەکی دابنێ لێ زێدەتر نینە لۆماژی ئەو مەسەلانە پرپر گرنگن و نەها گەرەک وڵات ji بۆی هاتنە هاریس ئەمجی ji بۆی هاتنە دۆناڵد ترامپ بەڕاستی ماسەیە کریزیە چێکردنە و لە چارەسەریە دنەڕن ئیرانژی لە گۆڕی وێ خۆ عیار دکە هەگەر کو دۆناڵد ترامپ هات سەردەسەڵاتداریەش خۆ تشتێکی ئیران بکەنینە یعنی وێ دەمێ بە تەمامەتی ئەمریکا دۆناڵد ترامپ دەستی ئیسرائیل لێ ڤەدیکە کو هەر تشتی بکە لە هەمبەری ئیرانی لێ هەگەر کو کاملا هاریس هات سەردەسەڵاتداریە و ئیران خۆش شۆڕشە ئیسلامیە ئیرانی ڤەکشان خوا خستە ناو قاوگا خۆ یا دەولەتە ئیرانێ وێ دەمێ ئێحتیمالێ لە هەفکردنەکی هەیە هەگەر کو لە هەف بکەن چ دەبە بلا ببە دیسانجی لە ڕۆڵە ئیرانی لە ڕۆژهەڵاتە ناوین هەنێکی دمینێ ڕۆڵاوی دمینێ ڕاستە دەبەک و قووەتێن وی عسکەری وەقاسی وەک بەرێ لە سووریای قبول نەکەن لێ دیسانجی دمینێژ و ji بۆی چ دمینێژ بووی و ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین ڤەدیشێ خۆ ئەمریکا بڕیاردا لە عراقی ڤەدیشێ ئێگاوا کو لە عراقی ڤەکشێ چۆ لە سووریا دمینێ چاوا دەکارێ کامیۆنان ڕۆژانە بشینە سووریا لۆجستیک و سلاح بشینە سووریا ئەنی بەڕاستیوانە هەنێکی پرسن کو دەوێ بەرسیفاوان باش بێداین یعنی هەگەر کو ئەمریکا ji هۆلێ نەمینێ گەلۆ ئەمریکا بە تورکیا را ئیتفاق دکا ئانژی بە هێزەکی دنێ را ئیتفاق دکا هەگەر کو بە تورکیا را ئیتفاق کرد وێ دەمێ تورکیا وڵاتەکە کو حتا نەهاژی دەستی خۆش ئیسرائیل ڤەنەکشاندیە حتا نەهاژی چ دکا چ گۆتە دکێ ئیسرائیل هێڕشێمە دکا فلان لێ هێژی توجارەتە حەسن و چەلیک و هەندێک مادێن کیمیاوی کو ژوان مادێنە چەک تێن سازیکردن و پترۆلە ئەزەربایجانێ دیسانجی لە ڕێکە تورکیای دچە ئیسرائیل یعنی ئیتفاقەک هەیە تشتێک و ئەردۆغان دکا قەت نەرە دژی ئیسرائیلی ئەردۆغان تشتێک نەکردە کو لە خۆشیە ئیسرائیلی نەچە یعنی کاری ئیسرائیلی ئاستەنگ بکە ناکەشی ئێگاڤە کو ناکا وێ دەمێ یەک هاوسەنگی دەمینێ لە ڕۆژهەڵاتە ناوین ji بۆی کو هەگەر کو ئیران لە ئاواز ببێ و ئەمریکا بە ئیران را ئیتفاق نەکا وێ دەمێت تەنە ئیتفاقێک دەمینێ ئەوژی ئیتفاق ئەبراهامە و ئیتفاق ئەبراهام یعنی عەرەب و ئیسرائیل نەوسە ئێوێ دەمێ تورکیاژی بەوان ڕادەبە ئانژی دژی وان نابە ئانژی هەگەر کو بەوان ژیرانە بە نەکارە هاوسەنگێکی ئاوا بکەیانی چه هاوسەنگی دکارە لە هەمبەری ئیسرائیل ئاوا بکە نەکەن لە وڵاتێک و دکارێ هاوسەنگێکی لە هەمبەری ئیسرائیل و عەرەب ئاوا بکە دیسە ئیرانە و احتیمالێکی مەزن هەیە بە ئیرانەرە ئیتفاق بیکرد ji بۆی کو ئەگەر کو ئیتفاق بیکردن دواری استراتیژیکدا گەلێک تشتەنە دە بەرژەوەندیان ئەمریکادا مثلا وێ دەمێ ئێران لە شووناک و ئیتفاق بە چین و رووسیای بکە بە ئەمریکا و بە وڵاتێن ڕۆژئاوایی و ئەوروپا و ئەوروپا و ئەنگڵا سەکسۆن ڕادەکە وێ دەمێ ئابووریە ئیرانی چارەسەر دەبێ وێ دەمێ پزگرێکا پترۆل و ئەنەرژیە نامینێ ji بۆی کو ئەمریکا و وڵاتێن ئەنگلۆ سەکسۆن حتا نەهاژی وسا دەفکرن کو گەرەک شەڕی ئۆکرانیا بەردەوام بکە حتا کو پوتین ئابووریاوی پوش دەبێ ji بۆی کو ئابووریاوی پوش بێ گەرەک ئەمبارگۆ بەردەوام بە نەوسە هەگەر کو ئەمبارگۆ بەردەوام بە کی دکارێ ڤاڵاتیا ئەنەرژیە یا ئەوروپای تژە بکە وێ دەمێت هەنێ ئیران دەکارێت بێت و قەتەر تێرێ ناکە
دوێ دەمێدا یعنی گەلە قازانج بووی ئەمریکا دەبن و دا هەمان دەمێداژی ئەمریکی بەردەوام پێویستیاوان هەیە کو هاوسەنگی هەبن هاوسەنگی هێز هەبێت تەنێ هێزەک نەبێ هێزەک دنێژی لە هەمبەری هەبێت یعنی مەسەلەن کی خواستیە مصر هاوسەنگی چێ بکە لە هەمبەری ئیسرائیل ئەمریکا حتا ناژی 10 ملیار دلار دەدێ مصرێ ئاریکاری ji بۆی چ دەدێ ji بۆی ku مصر بە ئیسرائیل را دەناوە شەڕدانە بە لێ دەمان دەمەدا مصر هێزێکی عسکەری وەقاسی بەهێز هەبە هەگەر پێویست بوو بکارەبە لە هەمبەری ئیسرائیلێ هەنێکی بەرخۆ بدە بنەرە ئیسرائیل متفقی ئەمریکایە لێ لە هەمبەری متفقی خۆشی دیسە هاوسەنگێکی چێ دیکە لە ڕۆژ هەڵاتە ناڤینجی گەرەک وسابە ئەو لە ئەفریقا ji بۆی ku مصر دەکەوە ئەفریقایە لێ لە ڕۆژهەڵاتە ناڤینجی گەرەک تشتێکی وسابە ئەوژی ئیرانە ئیرانێک هەگەر ku پەیمان بدا بەڵێن بدا لە ڕێکە پرۆکسیان لە ڕۆژهەڵاتە ناڤین نابە تهدید لەسەر ئیسرائیلێ دکارە ببە متفقێکی وڵاتێن ڕۆژ ئاوایی ئەو یەک دەبە لێ ڕەوشە تورکیا چ دەبە حتا نها نەخکە احتیمالە تورکیا نەهاوشون بە بخوازە ماسەیەکی کریزێ مێزێکی کریزێ ئاوا کرەبە و دەوردا لەسەر هەنێک پرزگریەکان باخن ئەو پرزگرێکژی مەسەلە چنە مەسەلەیە سووریایە میساقی ملی مەسەلەیەکەی دنیا یا دنێژی ڕۆلا تورکیایە دەناڤان هاوسەنگیانە چ دەبە گەلە تورکیا تێدایە تێدانینە یعنی ئەم تشتێکی تورکیای نەها نابینن تورکیا گەرەک بەخوا خۆ بەهێز بکێ و خوا بخێنە وێ هاوسەنگی ئەوژی تەنێ دەڕێکە کوردان دەبە گەرەک ئیتیفاقەکی بە کوردان ڕابکە بن ناوێ پێواژوویەکی چارەسەریە چ قاسی پێواژێ بەلێ پێواژێ چ قاسی پێواژەیە چارەسەریە ئەو چارەسەری بلە دەناوە دوو کەوانەیاندا بە ji بۆی ku ئەس نزانم لێ مەسەلەیە سووریایی پڕپڕ گرنگە یعنی ئێران لە سووریا بە تەمامەتی دەردخەن بێکاریگەر دکەن ئانا ئەسەد ڕژێمە ئەسەد دخەن خوارێ ئانا ئەو ئەو ئیسلامیستانە کو لە ئیدلی بێ هەیە vana دیسا دەردخەن پێش داک و رووسیا لەور مەژول بکەن ji بۆی ku خەت تاوانی تەماسی خەت لازقیە رووسیا هەیە ئیرانژی هەیە و لە ڕێکاواندا دەخوازن ڕژێمە شام بە تەمامەتی بخەن عردێ یان نا لەوردا هەگەر کو تشتێکی وسا بکەن ڕۆڵا تورکیای دەردکەوە پێش دیسا ئان نا لەور هێزی سووریایی دیموکراتیک چ دەبە ئەوژی پرسیارێکی گرنگە یعنی vana هەموو ئەس باوەڕم لەسەر مێزەیە دەوڵەت باخچلی و ئەردۆغان یعنی دەوڵەتە تورکیادانە و دەوڵەت دەخوازە چارەسەریەکی بکە لە ناوە تورکیایدا دیسا هاوسەنگیان جوداتر هەنا یعنی ڕەوشە ئابووریش خۆ بەرچاوان ڕەوشە ئابووریە دەوڵەتە تورکیای پڕ خراپە هەگەر ku تورکیا بخوازە بە شەڕ وەک بەرێ وەک چەند ساڵ بەریانەیە بە شەڕ یعنی استراتیژی عسکەری بەردەوام بکە هێزاوی عسکەری هەیە بێگومان لە ڕۆژهەڵاتە ناوین دکاریژی بکە لە هێزاوی ئابووری تێرێ ناکە و هێزێوی دیپلۆماسیجی تێرێ ناکە یعنی لێ بنەرە ئیران تێ بەغدایە دچە هەولێرێ و دچە سلەیمانیە لە هەر سێکانژی بە کوردی داخبە لە هەر سێکانژی مەساجێن برایەتیە دەدێ نەوسا هەڵبژاردنە کوردستانی و چەند ساڵن نایەکردن و کەس نەکاری وێ هەڵبژاردنی ئەنجام بدە ئێک و هەری داوێ هەڵبژاردنی ئەنجام دەدا دیسە ئیرانە نەوسا لێ لە تورکیای بنەر هاکان فیدەن تێ بەغدایە تهدید دکە تێ هەولێرێ سلەیمانیە تهدید دکە و ڤەدگەڕێ لێ مەسعود پزیشکیان تێ بەغدایە تێ هەولێرێ تێ سلەیمانیە کەسیژی تهدید ناکە و هەر بە کوردی داخفە و هەڵبژاردنشی ئاوا دکە یعنی لێ بنەڕن لەوان دوو دیپلۆماسیەن جودا یعنی کاپاسیتەیە دیپلۆماسیە ئیرانێ بنەرە کاپاسیتەیە دیپلۆماسیە تورکیای بنەرە لۆما تورکیا دەوارێت دیپلۆماسیژی نەکاتە ji بۆی ku تەکلیێوی پڕ خراپن تەکلیێوی بە ئەسەدرانینە تەکلیێوی بە پەکەکێرانینە تەکلیێنوی بە ئۆپۆزیسیۆنێن دنێ یە سووریای ڕا نینە یعنی ئۆپۆزیسیۆنە تورکی ئالیە تورکیا نابێژم ئالیەن دنێ نینە تەکلیێوی بە یەکێتی نیشتیمانی کوردستان نینە و ئەوژی هێزێکی مەزنە لە ڕۆژهەڵاتە ناوین تەکلیێنوێ ژخوا بە حیزب الله نینە تەکلیێنوی بە حەماسێڕا هەبوونەها حەماسیژی تشتێکی کو بکێ قەت نینە لە گۆری ئیرانی تشتێکی کو تورکیا بکە ji بۆی حەماسی قەت نینە و ji بۆی ku تەکلیان خۆ بە مصر ڕاخۆش کرد ئیخوان موسلیمینژی هاویتن دەرڤە لۆماژی بە هێزی دیپلۆماسی و هێزی عسکەری
تركيا نكار جبك وك مقول هذه عسكري قريداي هذه آبورية هذه آبوري تري ناكا أو بك مجبور دبا أو سياسة أخو دبلوماسية أخو هنا كي برشافان درباس بك لو ماجي تشتكي وسا هي يا دنيجي دنجن أك بارتي وما هبيلا هالبجرتنا هري داوية يا شارع داريان مدي شقاسي كيم كريا بارتيا كمين نها جابيا إيدي أو بر جرينجا أو أك بارتي دروشكي وسا دا بجهة راجي نكاره ببي كرد بجهة را اتفاق بك جبي كردي سنة كاره لدرجة سنور تشتكي بك لدرجة سنور شو بك يعني ويدمي نعم دولة باقشلي يعني بري ل بيفاجي عشتين 2013 ده دولة باقشلي بردوام تجيبو جهة بجي تجيبو لراستي ده ليه دولة باقشلي ويدمي دنافة الصلاة دارية ده نبونا هذا دنافة الصلاة دارية ده دبكو دور دا فرق كي مزن هذا يادن يجي دولة باقشلي بخود زانه روشة تركيا شوايا يا سيمين جواك من قد از ويكي وقت تعليمات كي دولة كوريا تركيا فهمتك نوكو أردوغان وآك بارتي أردوغان داخليا خدا يعني بشتيكو دولة باقشلي دستي خو خستنا دستي دم بارتي لبرلماني أردوغان قد جرك نرخي في دستي بزانه ودبي عاليين دنيجي يعني بحثا مخالفتك بحثا اوبوزيونك جرك اوجي ريز لفي كي بقرا افتي شو اتاي تيبي واتايكو او برزجريك نهاوشون في هدي زميني حاضر دكن كل لبرلمان تو نقاش بكن لبرلمان تو تركيا ده اوجلان جبري وصاد قلت اوجلان جبري لمكتوب خوادا يعني لبتايبتيجي 2014 2015 تبي يعمل لنقطة إمرأة بردام اوجلان دقول جرك او ديالوكا كوما دا سبيكريا لبرلمان تو لسروي بيع خافت جبوكو او ديالوج نبو براستي او ديالوكا عاشتي نبو ديالوج بودنا برا اردوغانو اوجلان نها تركيا حسابك وصدق ليه دور ده جناب جوتنين أردوغان ده بالتايبتي من هناك تشتفان كن يعني بحثا ويك ديكا كو يك جارك مثلا دبيجة آليكي دستكي تا سلاحو دستكي سياسي ناب جارك أنتو تشكدار بي أنجي سياسي بي كيس هم دستكي بدنا وسياسة دائرة تركيا أو هم دستكي بدنا تشكدا أو بحثا دم بارتي ديكا بقاسي كو دم بارتي سلاحي وينينا راستا لي أردوغان دخوازي وسا حساب بك يعني سنورك دينا شبوي دم بارتي كو دم بارتي دفي بيفاجوي دا أن نبا أنجي سنورك جراتينا شبوي كو دبجة واتكلي خو بآلية تشكدار نبريا دراستي دا دقتارا دولة باقشلي داجي كو جبوي فراكسيونا ماها بي آخر عيني تشتقوت يعني اوجي لداخل باراجراف الرست هافوكي هري داويد الرستي هري داويد تشتكي وسابح سكرت يعني قيمته في دست بزانن كوما دايو وتكلين خو بيوندين خو ب جروبا تيروريسترا ببرن قدبك نوسا اردوغان جينها وصاد بيجي يادني بحساب دوزا كوباني ديكا دعوية كوباني دوزا كوباني او دوزا كان عمري دميرتاش هاتي فكره او ل 2014 هاد فكرن لبيفاجي اشتي بردوام بو حتى 2015 يعني تاني ل 2014 ده بحث كرن لبر جراين دانس بشتي 2015 وبتايبتيجي بشتي كودتا ضربية 2016 بتمامتي ايدي تسبيكرن بيلا بنزينيا كرن ودوزا كوباني خصن واري براكتيكيو دور دا ايدي صلاح الدين مرتاش هاد كرتن يعني أردوغان دبيجة دميرتاش حساب منوتا حسابك جدا بتراجي ديالوج ناكم كيد مينه جخوا بكاكا حتى كو سلاح دب جخوا بكاكا ديالوج ناك أردوغان ممكن لنا جبوا كو سلاح دستي بداية كيد مينه أوجلان مينه لإمرالي يعني أردوغان دبيجة تاني بأوجلان را أبي بكم لدور دا براستيجي أو تشواتش دبه دور دا من قوت لفيديو لايف كو ل 14 سبتمبر دا من بحث كرت او آگاهی بون بگومان و نهم رو دکار شروع بکه و من گفت دوان تلکنفرانس دا کنفرانسان ندا هنه کش مکش در کتیا دناف برا فکیکیو او جلان را هزار یک کفر جمعه کرد کش مکش احتمالی که مزن صدمه کش مکش لسرویه که در کتب دولت دخوازت دیسا تنی او جلان مخاطب بگره فکیکشی فیه که قبول ناکه وهاجر كو قبول جيب كابك كي ويدا ما دولة ببيجة سلاحي خوش دينن هايدي جميل بايق ومراد قريلان ومصطفى قرصو دوران كالكان وشام تاخو بوخشي خو كوم بكن
هەرن وڵاتێکی سورگونی وڵاتێکی دوور ببن پەنابەر گەرەک ئەو وڵاتی پڕ دوور بێ خۆ لە پێواژەیە ئاشتی دەستپێکی پێشنیارە نۆرویجێ کرد بوو پەکەکێ تورکیا ئەو قبول نەکرد بۆ نەرویج پڕ هاسانە کووت و لە نەرویجی حتا بە عەرەبێ تو ڤەگەڕی تورکیا ڤەگەڕی چییە پشت وانە گوت بلا ئوسترالیا بێ ئوسترالیاژی جززیرەیەەکە هەر دەردۆری هەمی ئاوا مێژی نکارێت لە ئوسترالیا دیسە ڤەگەڕی کوردستانی بێجارێ پێکی قبول نەکرد و پشترا گوتن بلا ژاپۆنیا یابان بێ یابان ساڵاپار پەکەکە ژلیستی تیلۆری دەرخست بەس بە وەرمێ دەمێژی ئەو دیالۆگ هەبوو و پشتی سێ چار مەهان دیسە پەکە خستە لیستی تیلۆری لێدنەری لە ها مەسەلە بەوی ڕەنگیە ئیدی مەسەلەیە چەکدانانێژی مەسەلەیەکە و ئەس باوەڕ ناکەم وسا بێ کێشمەکەش چارەسەر ببە ji بۆی ku بە قاسی ئەو ئاگاهینە یا منێ ئاگاهی من هەنا لە دەردۆری پکێکێدا پەکێکە دەبێژە ئەو دەوڵەتە تورکیا منتیقا دەوڵەتە تورکیای نهاتی گۆڕتن و نایە گۆڕتنشی ڕاستش منتیقا ئاک پارتی و دەوڵەت بەخشلی چاتی گۆڕتن قەت نهاتی گۆڕتن پرچەکی وان هەیە لە ڕۆژهاتە ناوین هەنە گۆڕتن چێ دەبن جێ تورکیا تێدا دەبە ئان نابێت لە ڕۆژهاتە ناوین هەنە گۆڕتن چێ دەبن ئیرانێ دەردەکەن ئاننا گاواکو ئیران دەرخستن لە شوناوان تورکیا دەکاری تژی بکە ئاننا هەگەر کو تژی بکە ئای وەڵڵا میساقی ملی جێبەجێ هەگەر کو تژینەکە وێ دەمێت چەوە چێ دەبن مەسەلە ئەوە عەقلیەت و منتیق نهاتیە گۆڕتن لێ پرسیار ئەوە پەکەکە بە ڤی شەڕی چەکداری دگێژە کو بەرێ گەریلایەوی لە ئامانۆسی هەبوو بەرێ گەریلایەوی لە بەحرا ڕەش و لە سنوورە گورجستاندا دەکارون بدکاری بن چالاکیان بکەن و نەها پەکەکە لە دو سێ چیەیەندا حەبس بووە خوا کوڕکش دەستدایە هەفتادینش دەستدایە مەتینان تەنێ یەک دوو تەپە دەستێوی دامانە ئەوە تەپەژی نینە دۆڵن لە زاپێ تەپێک دەستێوی دامایە ئێدنێ هەمی دۆڵن و تەنێ گارە دەستێوی دامایە ئاڤاشینژیش دەستێوی دەنەمایە خاکوڕش خۆ من گوت قەندیلژی دوورەیە باندۆرێکی وی لەسەر شاڕوانە نینە لە سنووری ئیرانیە تەکیلێکی فیزیکی بە سنووری تورکیاڤە نینە یعنی وێ دەمێ پەکەکە بڤی شەڕی دگێژە کو گەرۆپەکە دەکارە تەرزێ شەڕی خۆ بگۆڕینە ئەنا ئەوژی جێ پرسیارە ئەس باڕم پەکە بەخۆشی دەخوازە تەرزێ شەڕی خۆ بگۆڕێ لێ دەکارە نەکار ئیمکانێوی هەنە یان نا ژبکمە بەرێ لانێک پرۆگراماندا بەحث کرد تەرزێ شەڕ چێ ینی وەکیدن تەرزێ شەڕ ئان گریلاییە پارتیزانیا ئانجی شەڕێکی مینە ئیرایە ئانجی شەڕی جەب هەیە ji bo şerê cephe gelek silahêtay bi herî kêm silah û tunelên di destê Hizbullah da hene gerek destê te de hebe ew roketên di destê Hizbullahê de hene destê pekê de hene nîne tunelên destê Hizbullahê de hene destê pekê de hene nîne tunelê ku destê pekekê de jî hene li nava Kurdistana Iraq li nava Kurdistana Tirkiyeyê tunelekî wî nîne şikeftê ku heye jî teqandina şikev jî nemane li ser her kaniyekê qereqolek dînane بسطة جابر بري مركزها بكيكي ونوسا مركزها عسكري ونها نتني قرقول تدانا بترول تدا دردخنا دفلوش نوسا شركتها بترول لو ردينانا لا بسطة ريك فكرنا اوتوبان فكرنا جبوي اروه دش ارو نوسا يعني اف صحة همي هاتنا جورتن نشر جبهة ونشر بارتيزاني بكيكنا كاريبكا هاگر کو بکەژی زەرریوی گروپێکی دشێنە پشتی سێمان ئەو گروپ کەسێکی فەناگەڕێ نەوسا شەڕ چ دمینێ شەڕی ئیرە شەڕێک مینە تەرز و شێوازێ ئیرا دمینێ ئەو شەڕی ئیرایژی نەهاپەکەکە دکارێ بکە دکارێ بکە ئەنا ئەوژی جێ پرسیارێ ئەو شەرگەرێک لە مترۆپۆلان بکردن ئیمکانێکی تی پڕپڕ مەزن هەبێ و کەسایەتیان کوی شەڕی بکەن کەسایەتیان گەلێکی پسپۆر بنش بوو ئەندامێکی ئیرا هەم دکتۆر بوو هم مهندسێکی کیمیایی بوو هم مهندسێکی میعماری بوو دزانی بوو ئەگەر کو بۆمبایەکی بتەقینی چ قاسی باندۆریوی هەیە چ قاس بینایان دکاری خراب بکە وەقاس دکاری بوو لە مادەیان پڕپڕ بەسیط دینامێت و تەقەمەنیان چێ بکە مهندسێک کیمیایی بوو مەکوت دە هەمان دەمەدا ئینسانێکی استراتیژیک بوو یعنی دزانی بوو کیژان چالاکی دەواری استراتیژیکدا باندۆریوی هەیە کیژان چالاکی باندۆریوی نینە دە هەمان دەمەدا کەسێکی خودی کولتور بوو دچووناو هەر کولتورێکی نەداهات ناسکرن ئەندامێکی ئیرایە دەهات فەرەنسا بە فەڕەنسی بوو سەد خۆشک داخفی وەقاسی ئاگاهیەوی لەسەر کولتورە فەرەنسا هەبوون ئاکسەنتێوی وەقاسی خۆشک و یا فەڕەنسی نەکاری بوو گەریلایەن پێکێکە گەلۆ دەکارن تشتێکی وسا بکەن لە ناوە تورکیایدا لە ناوە مترۆپۆلەدا ئەوژی جێگومانەیە
يعني اوجي وقاسي اصلا يعني وقرك كنت كونها تدوار تكنولوجي دادي مهندس بي يدي الشعر زي كي تي بربر مزن بدواري استخبارات تدا قركتو مهندس به استخبارات كي تي بربر مزن هذا دكاري بك كفانا بك انا او جي برسيان براستي دفردا هنكي مسألة هنا يادنيجي يعني واك من قد دخوازن سنورك جبوي دميرتاج وجبوي دم بارتي دينن يعني دميرتاج وهافالي ويلا حبسي بينن لو ماجي او بيفاجو شخاصي سر دكاوي شخاصي سر ناكاوي ام نزانم لي دبس هدمك كو بيك دادانك دنافا او جلانو بك كده دركوا هولي او جي مروف براستيجي هيجي نزال تشتكي بوي رنگي هي كام لد دمي بيجدا ببينن برفا كودتشا هيفي دارم لسر خيره به واك من قد دي سانجي مروف دكاره لبيفاجين بوي رنگي هنك جاران درسان دربخي هنك جارنا دكاره فا بيفاجيانا لبرجواندي خو بكار بينه لگوري من بلي مروف دكاره وانا بكار بينه سوجه ببينه لێ ئەو سوود ژێوەرگتن بەڕاستی مهندستی ژێرا پێویستە و گەرەک مرۆڤ دەرسان کەماسیێن بەرێ دەربخە کو مەدید یعنی ئەنجامێوی چ بوو ئەنجامێوی شەڕی خەندەق ژێ دەکەن و شەڕی خەندەق ماڵوێرانیەکی پڕپڕ مەزن بوو نەها هەنە کوردێن دنێ هەنا کو لە دەرێ vê têgeştinê û di sahiya praktîkî de rolekî wanî ne ji bo ku li malê rûnîştine û li ser sosyal medyayê netewperstiye dikin netewperstiye dikin pêvajoya berê jî rexnek dikin vê pêvajoyê jî ji niha de rexne dikin û çareserî tê de nabêjin dibêjin ew ji bo wê ku em nebin dewlet beriya her tiştî yanî niha li rojhilata navîn konseptekî dewletan nîne konseptekî ku dewletekî birûxînin dewletekî çê bikin nîne بەرێداژی و هەبوو وساژی لە بەرنمەیە پێشێدا من گوت گاڤکو لە ساڵی 1991 سەدام ji کوێ دەرخستن و بە 32 وڵاتن پڕ لێخستن باش لێخستن هێزێوی هەمی هێزێنوی ئاسمانی و پیادە ئەمبارگۆ خستن سەرێ بالەفڕێوی نەدیکاری بوون بفرن تەنێ قسمێکی بالەفڕێوان سنوورێک ژێراتینان گوتن کەنگی مەخواست تو دیکاری وان بالەفڕانە بفرێنێ ئەو بالەفڕش بۆی چ بوون ji بۆی وێ بوو هەگەرگ و سەرهەڵدانی کوردان ئەنجی شەڕی کوردان بە سەدام حوسێنڕە ئەنجی شەڕی شیعیان بە سەدام حوسێنڕە گەیشتە ئاستێکی کو عێراق پارچە ببە ئەو ببن دەوڵەتێکی سەربەخۆستاتیەکی نوش خڕا چێ بکەن وێ دەمێ گلۆپێس کەسێک ji بۆی سەدام پێدەکردن و سەدام کورد و شیعە ڤەدەمران لە سەرهەڵدانانەوە تو یەکەی پشتی 20 ڕۆژان عینی وسا کرد گلۆپێ کەسێک فێکردن سەدام بە 2 ڕۆژان ڤەکریا کوردستانی حتا شەقڵاوە هات یعنی والشيعة حتى حمي خستن إيراني ده إيراني كرن إيكو كشتن يعني كونسبتكي درست كرنا دولتان شخوة نينا كونسبتك هي جبوي كوريدورين عبوري اتفاق نوين انرجي او راستا دفان كونسبت انا ده او كوريدور بشكيوان دفي كل كردستان يجي درباز من اجي نيزي كردستان يجي درباز ببن هبونا هزين سوريا ديمقراطيك هاوسنگي باشا او راستا یادنێژی یعنی هەگەر کوردێن تورکیا بخوازن بەڕاستی دەوڵەتێک چێ بکەن گرێک بەریا هەر تشتی ئەو ناسیۆنالیزمن ئەو نەناسیۆنالیستن ئەو سەختەکاریە یعنی چما سەختەکاریە ji بۆی ku وڵاتێن ku نەتەوێن ku دەوڵەتی خۆ چێکردن جەزائیری ڤێتنامی کوبایی توجاران نەگوتن جەزائیریان توجاران نەگوت جەزائیریان ku دەوڵەت چێکردن ئازوان دەبێژن توجاران قبول نەکردن بە فەڕەنسی باخن زمانی فەڕەنسی ڕەتکردن دەست پێکدا پشتە شۆڕشە جەزایر بەرپاکردن ملیۆنێک شەهیددان و بەوێ ڕەنگی سەرکەوت ڤێتنامی کەسی نەگوت زمانی ئینگلیزی ئەمریکا ئینگلیزی زمانێکی خۆشە و باشە و ئەزێ فێر ببم و ئەو پیڤانە پێشکەتنێ و میلەت دکارە باشتر فام بکا و ئەمێ مەساجێ خۆ ئاڵات میش بکەن و نزانم چ تشتێن وسانە گوتن ئینگلیزی ڕەتکردن نەکەس فێر بوو نەکەس پێ ئاخرت بە ڤێتنامی بەردەوامکردن و شۆڕشکردن بەوێ ڕەنگی سەرکەوت لە کوبا فیدل کاسترۆ و چێکۆوارە و هەڤاڵێنوی ڕۆیەکی بە ئینگلیزی ناخفتن بە زمانی خۆ ئاخفتن ئیسپانیۆل ئاخفتن کوردی تورکیای هەر نەتەوە پەرست یا قاشە نەتەوە پەرست گەرەک بەریا هەر تشتی بەریا و زمانی خۆ بکەن بەحسە دەوڵەتێ بکەن گەرەک فێر ببن بە کوردی باخفن ژغێنی کوردی زمانên din باوێژن چۆپێ و باوێژن ئالیەکی نابە یعنی نابە تو هێژی نزانێ نەکارێ بە زمانی کوردی باخفە ئانجی ناخوازە
دەبێژە میلەت برازێتر فام بکە میلەتە کوژ زمانی کوردی فام ناکە ئەو نەگەشتە ئاستێکی کو توژە ژێرا بەحسی دەولەتێ بکەیت تەمام دەرجێ بەردە میلەتە کو نەگەشتە ئاستێکی زمانی خۆ فێر ببە لەوێ ئەوروپایە لە سەردەما یوتوب و تێلیفۆنە سمارتە کووت و مرۆڤ دکارێ بە هاسانی زمانێکی فێر ببە ئەس بەخۆ دوو زمانان لە ڕێکە یوتوب فێر بوومە ئەو ژیاگەر کو بخوازن دکار میلەتە کو نەخوازێ وەیەکی فام بکە ئەو بە کوردی باخفە بە کوردی فێر ببێ و بە زارۆکی خۆڕە بە ترکی ناخفێ لە تەلەڤیزیۆنی تورکی گۆدار نەکە بە ترکی نەنویسێ بە ترکی نەخوێنێ دەکارێ بکە لێ چما نەکاری بکە ژ بۆی و نەبووە میلەت نەبیە نەتەوە کەسێکی کو نەبیە نەتەوە احتیاج ناکە کو تو ژێرا بەحسێ ژێرا بەحسی دەولەتێ بکەی مەسەلە دەوردایە لۆماژی ئەو شڕۆڤانە هەمی شڕۆڤێن ڤاڵانە ئانجی بناوی ناسیۆنالیزمێ گەلۆ ئەم بێژن ڕەخنە لەوەیەکی دگرێ کو دە پێڤاژوێ ئاشتیە بەرێدا تەنێ تورکیا پەکەکە خاپاندیە دە پێڤاژوێ ئاشتیان بەرێدا پێویستیان تورکیا هەبوون بە پێڤاژوێ ئاستی پێویستیان پەکەکەی ژیەوە یعنی پەکەکە پشتی دەستگیرکردنە ئۆجەلان کێمە بوو مارجینال ببە پارچەبوون تێدا چێ بوو سی کەس تەنێژ ئەندامین کۆمیتیە ناوەندی و کۆنسیا سەرۆکاتیاوی ڤەقتیان و چندکە هێژی لەور 2,000 کەس ڕوونیشت 2,000 کادرێن پەکەکەی ڕوونیشتن پەکەکە وێ دەمێت تەنێ 7,000 کادرێویە باشووری کوردستانی هەبوو هەفت کادرێ نوویە باشووری کوردستانی نینە ئەس ئیدا دەکەم 7 کادرێن باشووری کوردستانی هەر دەستێ پەکەکەدا نینە ئەس ئیدا دەکەم وێ دەمێ ینی وێ دەمێ گەیشت بڕۆ شەکی بەوی ڕەنگی و پشتڕە شەڕ بە ئەوێرا دەست پێ کرد بە شەڕ پەژاک ئاواکردن شەڕ بە ئیرانی ڕە دەست پێ کرد و پشتڕاژی بەهارە عەرەبی دەرکەتەوە لێ فرسەتێکی پڕ مەزن بژ بۆی پەکەکێ بەهارە عەرەبی پەکەکە خلاص کرد و ji بۆی و بەهارە عەرەبیژی دەرکەتە بوو ئیدی پێڤاژوێ ئاشتیێژی بەردەوام کرد لە پێڤاژوێ ئاشتێدا دەولەت سوود وەرگرت پەکەکەژی سوود وەرگرت لێ تشتێک و پەکەکێ کرد ئەو بوو کەتە ناو چامورێ شەڕی خەندەقێ دەوردا پەکەکەی وەندا کرد یعنی پەکەکە 65,000 چەکدارێوی لە کوردستانە تورکیایە وێ دەمێت تو دیکاری بۆ ئارتێشێکی لە ناوە دەولەتدا ئاوا بکەی و ئەو ئارتێش بە زوویی ژەوە لێ ڕانە بێ دەما شەڕی خەندەقچێ بوو ئەو ئارتێش دەناوبەرە 20 ڕۆژی کەسێکی تێدا نەما ئێک و تەسلیم بوو ئێک و ڕەڤیا هات دەربە ئێک و شەهید بوو ئێک و هاتن چیە مەسەلە بەوی ڕەنگیە یعنی هەگەر کو ئەو نەبیە یعنی ئەو نەبوو سەدەم پێڤاژوێ ئاشتی و دیالۆگ نەبوو سەدەم کو هێزن عسکەریان پەکەکەی باکووری کوردستانی ڤاڵا بکەن و بچن دەربە نا ژ دەستێوان دەرخستن بە شەڕی خەندەقێ و پشتی شەڕی خەندەقێ و شوڕ ژ دەستێوان دەرخستن هەگەر بە شەڕی خەندەقی نەکردبانە ئەو ژ دەستێوان دەرنەدەخستن مەسەلە بەوی ڕەنگیە یعنی مرۆڤ هەر تشتێکی شڕۆڤە بکە دەولەت کا دەولەت تێمە شەرت و زرۆفێن دەولەتێ یا ناودەولەتی نینە و گەلێ کورد بەوارێ پراکتیکیدا وەک جەنابێتە تەنێ لەسەر فێسبوک و تویتەرەی بەحسە دەولەتی بکە ژ بۆی دەولەتی قوربانیدان پێویستە تۆ حازری بچی چییە نەخێر تۆ حازری نیڤی پەرێج و دەجێباتەدایە توش بۆی دەوڵەتی خەرج بکەین نەخێر تشتێکی وسان نینە یانی لە ناوە کورداندا پشتی عوبەیدوڵڵای نەهری کەسی بەجددی بەحسە دەولەتی نەکریە پەکەکەی بەحسە دەولەتی کردی وەک سلۆغان بەحسکردی لە بن باندۆرە شەڕشا کوبای ڤێتنامێدا بووە لە بن باندۆرە حرەکەتە ڕزگاریە نەتەوی دابووە کەسێکی دنێ بەجددی بەحس نەکردە مەسەلەیە ڕیفراندۆمێ تەبکی بوو لە هەمبەری نووری مالکی لە هەمبەری عەبادی لە هەمبەری ئەمریکایە تەبکی بوو ینی ژ بۆی دەولەتێ نەدەوارێ نە شەرت و مەرجێ ناو دەولەتی کۆنژکتور و نە دەوارێ سۆبجەکتیڤدا و نە میلەت حازرە و نە ئاراجێن کوژ بۆی دەولەتێ دەبن دەستی تەداهەنە حتى دواري أخلاقي دا براستي قالك مرۆڤ بۆ قاسی بەحسە دەولەتی نەکە دەولەت بە زمانی ترکی یعنی دەولەتێکی کوردی منووسە نەدیتێکۆ بەڕاستیش لە دنیایدا
حتى برنامج كيدن سلاف الرئيس لكن ما خبر دوام بنلسر أبو نكرنا كنالين ما هجر بسيارة كي وهابه وانت كارن لبش تشدا بالفيس دم باش